بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر خۆشحاڵم بۆ دیدارە و بەڕێخەرانی ئەو سیمینارە یاخود محازەڕەیە هەر شتێکی پێ دەڵێن. زۆر سوپاس بۆ بەشداریتان، زۆر سوپاسی بەرپرسی مەڵبەند دەکەین کە بۆ وتەکەی و بەرپرسی ئەنجومەن و زۆر سوپاسی مامۆستا قومریەش دەکەین کە بابەتێکی جوانی پێشکەش کرد. منیش بە بابەتێک ئینشاڵڵا دەبێت تەمای سوود بۆ هەموو لایەک بە بابەتێک بەشدار دەبم لەگەڵتان لە خزمەتتان دەبم. بابەتەکەم لە سەرداوای ئەنجومەنی سۆران و هەروەها خوشکانیش لەسەر خێزانی بەختەوەرە، بنەماکانی خێزانی بەختەوەر. ئینشاڵڵا بەیەکەوە وەکو گفتوگۆیەکی کراوەی لێ دەکەین، هەم لە چوارچێوەی پرسیار و وەڵام و هەم لە چوارچێوەی لێک تێگەیشتنێک بۆ بنیادنانی خێزانی بەختەوەر. خێزان سەرەتا دەبێت پێناسەکی خێزان بکەین. خێزان لە چی پێک دێت؟ پێک دێت لە چەند تاکێک کە پەیوەندی خزمایەتی یان نزیکایەتیان هەیە و بەشدار دەبن لە چالاکی کۆمەڵایەتەکان لە ڕووی مادی و یاسایی و ئابووری و بریتیە لە بناغەکانی کۆمەڵگە. ئەوە پێناسەی خێزان. گرنگترین دە هۆکاری سەرکەوتنی خێزانی کوردی، گرنگترین ئەو هۆکارانەی کە خێزانی کوردی تێدا سەرکەوتوو دەبێت، چکە بەڕاستی ئێمە لەوانەیە زۆرێکمان درکمان بۆ کردبێ کە خێزانەکانی کوردی ئێستا لە هەرێمی کوردستان بەرەو داڕمان دەچن. خێزانەکان دەبینین منداڵ بەرەو لایەکی دەڕواکە، ئەو ئاراستە دروستەی کە خێزان دەیەوێ وەری ناگرێ، دایک و باو ئاگیان لە منداڵەکان نییە و پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاوازن بە جۆرێک نییە کە کۆمەڵگای کوردی چۆن یعنی وە لە چه ئیتیجاهێک ئەو خێزانە بنیاد دەنێت. هۆکارەکان ئەو هۆکارانەی باز دەکەین کە خێزانی کوردی سەرکەوتوو دەبێت تێیدا. بنیادنانی پەیوەندیەکی بەهێز لەگەڵ خوای گەورە. یەکەم خاڵ من پێم وایە و لە زۆربەی ئەو دیراساتانی کە کردومانە، ئەگەر خێزانی کوردی پەیوەندی خۆی لەگەڵ خوای خۆی ڕاست بوو، لەگەڵ خوای خۆی پەیوەندیەکی بەتینی هەبوو، ئەوە بە دڵنیاییەوە خێزان سەرکەوتوو دەبێت. چونکە کە تۆ دەتەوێت خێزانێک بنیاد بنێ، چ کچ کە زەواجی کرد، چ کوڕ کە زەواجی کرد، خێزانیان بنیادنە، ئەگەر لەسەر ئەساسی پەیوەندیەکی ڕاست و دروست لەگەڵ خوای گەورە نەبێ، پێم وایە ئەو خێزانە بەرەو ئاراستەیەکی دروست ناڕوە. چونکە تۆ بەرەبەرە کە بە ساڵدا دەڕۆی و منداڵ وەچە دەنێ و خێزانێکی فراوان دروست دەکەی، ئەگەر پەیوەندی لەگەڵ خوای خۆت ڕاست نەبێ، ئەو شتانەی کە دەیکەی لە پێناو ئەوە نەبێ کە تو ڕەزامەندی خوا بەدەستبێنی، پێم وایە خێزانێکی بەختەوەر ناتوانی دروست بکەیت. ئیمامی عومەر ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ لە دوای نیعمەتی ئیسلام بوون گەورەترین نیعمەت هەبوونی ئافرەتێکی ساڵحەیە و هەروەها بۆ پیاویش هەبوونی پیاوێکی، بۆ ژنیش هەبوونی پیاوێکی ساڵحە. دروستکردنی ژینگەیەکی گونجاو لە ماڵەوە، چ پیا و چ ئافرەت دەبێ هەوڵی ئەوە بدا کە ژینگەیەکی گونجاو و لەبار بۆ گفتوگۆ بۆ پەروەردەکردن لە ماڵەوە بنیاد بنێ. لە دروستکردنی ژینگەیەکی گونجاو دەبێت بە چەند قۆناغێک ئێمە بیر لە قۆناغەکان بکەینەوە، بیر لە ڕێگەچارەکان بکەینەوە کە ئایا ئێمە چۆن دەتوانین ژینگەیەکی لەبار و گونجاو بۆ ماڵەکەی خۆمان وەکو خانەوادەکەی خۆمان دروست بکەین. یەکەمیان چ پیا و چ ئافرەت نابێ هەوڵی کۆنتڕۆڵکردنی تەواوی هاوسەرەکەی خۆی بدا. واتە بۆ نمونە ئافرەتە دەڵێ دەبێت هەموو بڕیارەکانی پیاوەکەم لەدەست من بێ، بڕیارەکانی منداڵەکانم هەمووی لەدەست من بێ، نابێ پیاوەکەم بچێتە ماڵی بابی، کۆنتڕۆلی دەکات. دەبێت لەو ڕۆژە بۆ نمونە لە هەفتەی ڕۆژێک دەبێت بچێت نۆک هەندێک شت باوە لە کۆمەڵگەیمە نۆک نەسیحەت یاخود ئامۆژگاری خراپی پیاوەکەم بکەن، نابێت. هەم پیاویش کۆنتڕۆڵکردنی ئافرەتەکە نابێ بە تەواوی کۆنتڕۆلی هەموو کاروبار و سەلاحیەتی ئافرەتەکە بکات. بەشداریکردنی تاکەکانی خێزان لە هەموو بۆ نەخۆش و ناخۆشەکانی زۆربەی کێشەکانی کۆمەڵگە بە حکمی ممارەسەکردنی 5 ساڵی مەحاماتن، زۆربەی کێشەکانی کۆمەڵگە ئەوەیە کە نە ئافرەت بەشداری بۆ نەخۆشەکانی پیاوەکەی دەکاوە بۆ ناخۆشەکانی، نە پیاویش بەشداری بۆ خۆش و ناخۆشەکانی ئافرەتەکەی دەکات. هەندێک پیاو لەبەر عورفی کۆمەڵایەتی پێیان عیبەیەکی زۆر گەورەیە کە ڕۆژانە یاخود مانگانە سەردانی ماڵە خەزورانی بکەوە، هەروەها بەشداری برس و خەم و کێشە و هەموو هاوخەمی ماڵە خەزورانی بێەوە. بە هەمان شێوە ئافرەتیش ئافرەتمان هەیە دەڵێ بۆ نمونە لە بۆنەکان لە جەژنەکان
دەڵێ من هەتا ماڵی بابم هەبێ ناچمە ماڵی خەزورم ئەو غەڵەتە دەبێت بە هەماهەنگی و هاوسەنجیەک ڕابگیرێ لە نێوان خزم و کەس و کاری پیا و هەروەها ئافرەتیش بۆ ئەوەی بتوانین کە خێزانێکی تەندروست دروست بکەین. گفتوگۆکردن لەسەر بابەتێکی خێزان بە شێوەی بابەتەکانی خێزان بە شێوەیەکی ئاسایی دەبێ یەک مەزدەڕی ڕئیسی هەیە و کتابێکیش بە کوردی هەیە لەسەر گفتوگۆی خێزانی. گرنگترین شت ئەوەیە کە خێزان لە ماڵەکەی خۆیدا هەفتانە یەک ڕۆژ یاخود سەعاتێک تەرخان بکات بۆ گفتوگۆی خێزانی جا چ لەگەڵ منداڵەکانت چ بەیەکەوە کە بەیەکەوە بێ گرنگترە ڕۆژان هەفتانە یەک سەعات تەرخانکەن بۆ ئەوەی لەگەڵ هاوسەرت و منداڵەکان بەیەکەوە دانیشتن گفتوگۆ بکەن لەبارەی ئەو کێشە و مەشاکلانەی چونکە بە تایبەت منداڵ کێشە و مەشاکلی زۆری لە دەرەوە لە ماڵەوە لە پێویستیەکان ڕوبەڕوو دەبێتەوە ئەگەر بۆ خێزانی خۆت بۆ خێزانەکە و ناو عائلەی خۆت باسی نەکە تەکید لە دەرێ ئەو فەراغە بە کەسێکیکە پڕ دەکاتەوە ئەگەر بە کەسێکی تر پڕی کردەوە ئەوە ئەو منداڵە پەروەردەی وا دەرناچێت کە ئەتوو دەتەوێت هەوڵدا بەردەوام یەکەم هاوڕێی منداڵەکەت خۆت بی ئەگەر یەکەم هاوڕێی منداڵەکەت نزیکترین هاوڕێی منداڵەکەت خۆت نەبی کەسێکی تر لە دەرێ دەبێتە هاوڕێی و ئیتیجاهی دەکا و بەرەو ئاراستەیەکی خراپی دەبا و لەگەڵ پیاویش بە هەمان شێوە لەگەڵ هاوسەریش چونکە نزیکترین هاوڕێی یەکتری هاوسەرەکانن لەگەڵ یەکتری هەم پیاو هەم ئافرەت ئەگەر بتوانن بە شێوەیەکی زۆر گونجاو کۆنتڕۆڵی ئەو بابەتە بکەن بابەتی هاوڕێیەتیە لەگەڵ یەکتری. بەهێزکردنی پەیوەندیەکی بەهێز بەرەکەت زیاد دەکات لە ماڵ بە تەکیدی وایە ممارەسەی بکەن ئەگەر پەیوەندیەکی بەهێز لە ماڵەوە هەبوو کێشە و مەشاکل نەبوو مەلایکە دڕوو لە ماڵەکەت دەکاوە هەروەها بەرەکەتیش زیاد دەبێت لە ماڵ و قەناعەتیش زیاد دەکات وا دەکات کە قەناعەتت بەو شتە هەبێ کە خوای گەورە پێداوی چونکە بەڕاستی بەراوردکردنی ژیانی تاکێک بە تاکێکی تر یاخود خێزانێک بە خێزانی بۆ نمونە کە من بڵێم ئەو بۆ ئەو برادەرم یاخود ئەو خزمەم ژیانی لە من خۆشترە بە پیاوەکەم بڵێم باشە بۆ تو ژیانێکی وا بۆ من بدنیات نانی کە ژیانم وەکو ئەوی بێت نە ئەسڵان خوای گەورە دادپەروەرتینە خوای گەورە زۆر بە دادپەروەری هەم خەڵکی دروست کردووە هەم ئەو ژیانەی بۆ ئێمە هێناوەتە پێش کە ئێستا لە ناویدا دەژین تەکید بە پیاوەکەت لەوانەیە زۆر سیفەتی لەو پیاوە باشتر بێ کە ئەتوو بۆ نمونە خۆزگە بە ژیانی ئەو ئافرەتە دەخوازی کە خێزانی ئەو پیاوەیە تەکید بە لە زۆر ڕوو لەوانەیە لە پیاوەکەی تو باشتر بێ و پیاوەکەی توش لەوانەیە هەندێک چونکە هیچ کەسێک بێ هەڵەو کەم و کوڕ نییە لەوانەیە هەندێک هەڵەو کەم و کوڕی هەبێ بەڵام بۆ پاراستنی هاوسەنجی خوای گەورە وای داناوە وای دروست کردوین کە پێکەوە خێزانەکان بەیەکگرێ بدەین. گرنگیدان بەلایانی ڕۆشنبیری و بەرزکردنەوەی توانای تاکەکانی ئەندامانی خێزان هەوڵ بدەین لە خۆمانەوە دەست پێ بکەین هەم دایکان هەم باوکان گرنگی بەلایانی ڕۆشنبیری بدەین و هەروەها لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵگا بڕۆین نەک من 10 ساڵ دوای پێشکەوتنی کۆمەڵگا بم کەچی منداڵەکەم دەچێتە دەرێ ئەو هەموو تەکنۆلۆژیایی دەبینێ لەگەڵ تەکنۆلۆژیا دەڕوا کە لەگەڵ تەکنۆلۆژیا ڕۆیشت ئەمنیش لەگەڵی نەڕۆیشتم ئەمن دوا دەکەم منداڵەکەشم بەرەو پێشەوە دەڕوا ئەو ئیتیجاهە دەگرێت کە کۆمەڵگا دەیەوێت کۆمەڵگاش بەڕاستی وەکو هەمومان ئاگادارین بەرەو داڕمانێکی پەروەردەیی وا دەڕوا کە زۆر هەستیار نەبین ناتوانین کۆنتڕۆلی خێزان و منداڵەکانمان بکەین. هەر تاچێکی خێزان ڕۆڵێکی دیاریکراوی هەیە پێویستە بە جوانترین شێوە هەڵبستێ بە ئەنجامدانی ڕۆڵەکەی. ئافرەت ڕۆڵی پەروەردەکردنی منداڵەکانیەتی و هەروەها ڕازیکردنی دڵی پیاوەکەیەتی هەم لە ڕووی شەرعی و هەم لە ڕووی عورفیش کە بۆ نمونە ئامادەکردنی چێشتا حازرکردنی جل و بەرگێتی و هەروەها پەروەردەکردنی منداڵەکان و هەروەها ناز هەڵگرتنی پیاو پێم خۆشە بزان کە پیاو پێویستی بە نازی زیاترە لە ئافرەت لە منداڵت پیاو زیاتر دەیەوێت نازی هەڵبگری هەمیشە پیاو لە ڕووی ناز هەڵگرتن و هەروەها لە ڕووی عەتف و سۆس پێدانی لە منداڵێک بچووکتر سەیریکە لە ڕووەکانی تر دەبێ گەورەتر سەیریکە ئەگەر لە منداڵێک بچووکتر سەیرت نەکرد پیاوەکە فەراغێکی بۆ دروست دەبێت کە دەبینین زۆربەی کۆمەڵگای ئێمە ئافرەتانمان بەدەست ئەوە دەناڵێن کە پیاوەکانیان خیانەتیان لێ دەکەن. هەر بۆ معلوماتتان پیاوانی ئیسلامیش و ناو حیزبە ئیسلامیەکانیش ڕوبەڕووی وەجیرۆدەی ئەو دەردەبوونە کەم تا زۆر هەیە حاڵەت هەیە
من لە محکەمە بوومە کەیسم وەرگرتووە خەڵکی خۆمان بووە هاتوۆتە بەردەم دادگا مەلا بووە ینی مەلا بووە هاتوۆتە بەردەم دادگا حاکم محاسبەی کردووە کە تو باشە بخۆ بەو مەندیلەی بخۆم کەیسەکەم وەرگرتووە بەو مەندیلەی چۆن ئاخر لە ڕوود دێ نەسیحەتی خەڵکی بکەی و وتار بۆ خەڵکی بدەی و کەچی ئەو جۆرە کارە قێزە و نەش دەکەی یعنی ئیوەی نییە باسیکەی بەڕاستی جا بۆیە زۆربەی هەر زۆری خەلەلەکان پێم وایە دەگەڕێتەوە بۆ خۆمان دەبێت بە خۆمان دابچینەوە نازی پیاو هەڵبگرین بەو شێوە دروستەی کە ئێستا هەیە پیاو دەچێتە دەرێ ئافرەتی دەبینێ لێرە ڕاڕوتە ئەو جلە مۆدێرنانەی کە ئێستا هەیە دێتەوە خێزانەکەشی گرژ و مۆن و ئاگای نە لە منداڵەکانیەتی نە لە پیاوەکەیەتی بە تایبەت ئێستا مەسەلەی سۆشیال میدیا و ڕاگەاندن ئێستا دەینە سەری کە بەڕاستی خێزانەکانی مەی لە منداڵ و پیا و ئافرەتەوە جیرۆ دەکردووە سۆشیال میدیا وای کردو خێزانەکان تاکەکان پەیوەندیان لەگەڵ یەکتری بپتڕێ پەیوەندیان بەیەکەوە نەمێنێ و هەروەها پیاویش ئەرچی ئەوەیە کە پاروەنانێک بۆ منداڵەکانی پەیدا بکە منداڵەکانی پەروەردەکات لە خزمەتی منداڵەکانی لە خزمەتی خێزانەکەشی دابێت لە معاناتی خێزانەکەی تێبگە چکە بەڕاستی ئێستا کێشەیەکی زۆر لە نێوان خێزانەکان دوای باسی ڕێژەی تەلاق دەکەم کە ڕێژەی تەلاق ساڵانە مانگانە چەند زیاد دەکات هەتا نەچی بۆ دادگاکان نەبینی لە مڕافعەکان لە دادبینیەکان نازانی کێشەی کۆمەڵایەتی چەند زۆرە یعنی ڕێژەی تەلاق چەند زۆرە جا بەڕاستی ئێمە دەبێ هەوڵ دەین بنیاتی خێزان بنینەوە ئێمە دەبێ هەوڵ دێن ڕۆڵێکی زۆر کاریگەرمان لەناو کۆمەڵگەی خۆماندا هەبێت چارەسەرکردنی هەر کێشەیەک ڕاستەخۆ دوای ڕوودانی هەر کێشەیەک ڕوویدا پەلە بکە لە چارەسەرکردنی قەت مەڵێ زووە یاخود بۆ نمونە کێشەیەک ڕوودەدا لە هەموو ماڵێک کێشەیەک هەیە ڕوودەدا دەڵێ بۆی گەورە نەبێ با خۆم بێدەنگکەم خۆت بێدەنگ مەکە زوو کێشەکەت چارەسەرکە ئەگەر چارەسەریەکەی زۆر تاڵیش بێ با تاڵ بێ قەینە ئەتو بۆ نمونە یەک ڕخنەی بچووکت لە پیاوەکەت هەیە زوو پێی بڵێ هەر کۆی مەکەوە لە ناکاو بتەقیەوە کە تەقیەوە چارەسەر نابێ ئاخر زۆرە ئەو هەموو دەردە دڵە ناکرێ کە کرا چارەسەر نابێ نە لە وردە کێشەکانەوە مەهێڵە گەورە بێ و پەلە بکە لە چارەسەرکردنی کێشەکان ئەگەر تاڵیش بێ هەندێک کێشەی کۆمەڵایەتی هەیە کە ڕوبەڕوومان دەبێتەوە زۆر تاڵە چارەسەرکردنی بەڵام بیچێژە باشترە ئەگەر نەیچێژی ڕۆژگار وا دەکا گەورە دەبێتە هۆی تێکدانی شیرازەی خێزان پاراستن و پەرەپێدانی پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان بپارێزن هەم لە خزمی پیاوەکانتان هەم لای خزمی خۆتان هەوڵ دەم پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان بە شێوازێکی دروست بێ هەوڵ دەم بۆ خۆتان هاوڕێ بۆ منداڵەکانتان دروستکەن بە خۆتان هاتوچۆی ئەو خانەوادانە بکەن کە لە فکری تو وەلی بیر و بۆچوونی تو نزیکە ئەگەر نزیکترین خزمی شت بێ ئەگەر لە فکر و بیر و بۆچوونی تو نزیک نەبوو هاتوچۆی مەکە کە نەشتوانی نەیکەی هەر نەیکەی خزمی زۆر نزیکە کەمیکەوە زیاتر هاتوچۆی ئەو بنەماڵانە بکە کە لە تو نزیکن ئەفکاریان لە تو نزیکە خواردنی هەموو ژەمە سەرچیەکان بێکەوە گرنگترین شت بێکەوە نانخواردنە ئەگەر تاخیریش بێ نانخواردنەکە بەڵام بێکەوە دانیشن لەسەر یەک سفرە کۆ ببنەوە ئەگەر یەک نمونەی بەسیتان بۆ باسکەم من دەوامم زۆرە ینی نایەمەوە هەر کەم دێمەوە ماڵێ بەڵام چ پیاوەکەم چ بە خۆمان ڕاهێناوە قەت بەتەنێ نان ناخۆین لە جێی داوامیشم ئەگە هەتا ئێوارەش بمێنمەوە نانی ناخۆم ئەگە زۆریش برسی بم تەنها لە پێناو ئەوەی بۆ ئەوەی شیرازەی خێزانمان تێک نەچێ و پێکەوە لەسەر یەک سفرە کۆ ببینەوە چونکە زۆرترین قسە و زۆرترین گفتوگۆ لەسەر سفرەی دەکرێت و هەروەها منداڵەکانی شدوا لێ ڕادێن بۆچی کۆمەڵگای ئەوروپی بەلان ڕێدا چووە کۆمەڵگای ئەوروپی منداڵی هەیە سێ ڕۆژ منداڵی خۆی نابینێ مە خزمی خۆمان لە ئەوروپایە کچەکەی میوانیان چووە کچی هەبووە سێ ڕۆژ چوار ڕۆژ لێ بوونە کچەکەیان نەدیتووە نهاتۆتە سەر سفرێ بۆیە کۆمەڵگای ئەوروپی وای لێ هاتوو خۆزگە و ئاوات بە خێزانەکانی مەدەخوازن دۆزینەوەی کاتێک بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لەگەڵ خێزان زۆربەی مەشاکلی ئێمە ئەوەیە کە کاتمان نییە بۆ ئەوەی بۆشتی تەرفیهی تەرخانی کەین کاتمان نییە لەگەڵ یەکتری بێکەوە بچینە دەرەوە منداڵەکان ببین و هەندێک تەرفیهیات هەیە بە منداڵەکانمانیان بکەین و هەروەها پیاوەکە و ئافرەتەکە گرنگترین شت مدەڕی بەچی عەرەبی جارێک باسی کرد گوتی گرنگترین شت ئەوەیە ئەگەر بۆت بکرێ مانجێ یەک جار کە منداڵی شت زۆر بێ لەگەڵ پیاوەکەت بڕۆیە دەرێ بەتەنێ منداڵەکان لە جێیەک ئەوە بکە لەگەڵ پیاوەکەت بەتەنێ یەک پیاسە بکە بۆ یەک سەعاتیش بێ ئەگەر مانجێ جارێک بۆت نەکرا دوو مانگ جارێک ئەگەر بۆت نەکرا سێ مانگ جارێک هەر بیکە ئەگەر نەیکەی ناکرێ
لەبەرەوەی هەندێک گفتوگۆ هەیە بە تایبەت ئەتوو لەگەڵ پیاوەکەت دەیکەی پێت خۆش نییە منداڵەکانت بزانن چونکە چارەسەری هەندێک کێشە و مەشاکیلە ئەگەر پێت بکرێ بژمێنیەوە شێ بڕۆیە جێیەکی بمێنیەوە بە هادئی لە یەکتری تێبگەن چونکە بەڕاستی دوای دروستبوونی منداڵ فەراغێک لە بینی ژن و پیا و دروست دەبێت ئەو فەراغە بە یەکتری نەبێ پڕ نابێتەوە پیاوەکە دەچێت لە دەرێ ئەگەر ترسی خوای خۆفی خوای لە دڵ نەبێت لە دەری پڕ دەکاتەوە فەراغە بۆیە زۆر ئاگادار بن ئافرەتان دەبێت لە پەیوەندی کۆمەڵایەتەکان پەیوەندی لەگەڵ هاوسەر و منداڵەکانیان زۆر وریا بن هۆکارە سەرەکیەکانی کێشە خێزانیەکان باسی چارەسەرەکانمان کرد ئێستا هۆکارە سەرەکیەکان چییە لە یەک تێنەگەیشتن ئەوەترین هۆکار ناخۆشترین هۆکار کە ئێمە ڕۆژانە ڕوبەڕمان دەبێتەوە لە یەک تێنەگەیشتنی نێوان هاوسەرەکانە هەندێک جار کێشەکە زۆر بەسیتە ئەمە ئەوە چی کەیسەکەم لەلا بوو کێشەی تەنها ئەوە بوو ئەوەکە ئافرەتەکە پۆلی شەش بوو کە زەواجی کردبوو بەڵێنی پێدا بوو کە پۆلی شەش پێتەواوکە دوایی لەسەر تەنها هێلکە لە ڕوونیکردنەک ینی دنانی بەیانی ئامادەکردن هێلکە لە ڕوونیکردنەک لەگەڵ یەک پێکەوە ناکۆک بوون ئێستا ئیشیان گەیشتەوە مەحکەمە ئێستا لە جەرسەکانی کۆتاییدا کە من دوای وەزیفەی خۆم کە وەرمگرت ئەوم بەجێ هێشت کەیسەکە لەسەر یەک شتی بەسیت کێشەکە هەر گەورە بوو هەر گەورە بۆ 2 ساڵە وەبزام لەو ڕۆژانە جەرسەی کۆتایی پێدێ بە تەلاق کۆتایی دێ 11 مانگ تەنها 11 مانگ لەلای پیاوەکەی بوو یعنی شتە بەسیتەکان گەورەی مەکەن بە تایبەت ئافرەتان ئەمە بە خۆمان ئافرەتین یەکتری دەناسین شتی لە وێشکی خۆمان گەورە دەکەین حتا بە بەسیتی وەریگری بە بەسیتی چارەسەر دەبێت چەند گەورەی کرد گەورەیکەی بە گەورەتر کێشەکە بۆ دێگلا ناکرێتەوە تاوای لێدێ لە ئەنجامدا بە تەلاق کۆتایی دێ نەبوونی پلان بۆ داهاتووی خێزان گرنگترین شت ئەوەیە پلانمان هەبێ ئەگەر پلانمان نەبێ خێزانمان بەرەو داڕمان دەڕوە گرنگترین شتیش لە پلانی مادیە چونکە ئافرەتان سەرچاوەی سەرەکی دانانی پلانی مادی ئەگەر تۆی ئافرەت بەگوێری ئەو داهاتەی کە دێتە دەستت کە پیاوەکەت پەیدای دەکایە خودت کە بۆ خۆت لە دەرێبووی پەیدای دەکەی بەگوێرەی ئەوە پلانێکی ساڵانە و مانگانت بۆ خۆت دانەنا کە من بۆ نمونە لە مای ئەوەندە ساڵە دەبێ ببمە خاوەنی خانوو ڕاستە زەحمەتە تەسحیەی دەوێ بەڵام هەندێک کەمالیات هەیە دەبێت لە ژیانی خۆت دەریبێنی هەندێک کەمالیات بۆ نمونە لەوانەیە ئەو چەند ساڵی پێویست نەکا زۆر بچمە سەفرێ ئەو چەند ساڵی پێویست نەکا جری زۆر بکڕم ئەو چەند ساڵی پێویست نەکا داوەتی زۆر بکەم ئەو چەند ساڵی پێویست نەکا هەچی حەز و ئارەزوومە جێبەجێ بکەم شتی ماڵی زۆر بکڕم ینی پێم وایە پلانی مادی وا دەکا ڕەزیلی ناڵم لەگەڵ ڕەزیلی نیمە بەس ڕەزیلی لێ یەک قاپکڕینی بکەی ینی پلانی مادی وا دەکا و هەروەها پلانی تەندروستی بۆ نمونە لەگەڵ ڕێزم ئافرەت هەیە ینی بۆ خۆشم وا بوومە چێشی زۆرە دەیەوێ چێشی دابەزێنێ ئەگەر پلانێکی بۆ دانەنەی بۆ نمونە لە ماوەی ئەوەندە بۆ ئەوەندە من کێشم دابەزێنم بۆی دوور بم لە زەخت لە سوکەری و هەروەها تەمەنم و دم و چاوم و ڕەنگم بە گەنجێتی نەمێنێتەوە ئەوە ناتوانێت ینی جێبەجێ بکەم بۆ خۆم لە فترەکان چێشم زۆر بوو چەندەم بووەوە خۆم زعیف دەکەم ئەو مانگێ چکە پلان منە بوو هەر نەم دەکرد ئەو مانگێ ئاوا دەکەم نە هەر نەم دەکرد ئەو مانگە دەبێت دوای تا بەرنامەکەم بۆ دانا کە بەرنامە بۆ دانا توانیم بۆ بەرنامەکەی بەو ڕتمەی بڕۆم و هەروەها بۆ نمونە زەختە سوکەریە دەبێت پلانی بۆ دانەی کە من ئەو نەخۆشیە بنە بڕیژ نەکەم لە خۆمی کەمەوە وا بکەم نەخۆشی فەقەراتە یعنی ئەو کاتی دەتوانی تەسحی بۆ بدەیت زەحمەتە بەڵام دەبێت ئیشی بۆ بکەیت ئارام نەگرتن ناخۆشترین و هەروەها گەورەترین کێشەی نێوان خێزانەکان ئارام نەگرتنە هەم پیا و هەم ئافرەت زیاتر پیاوان یعنی سەبر و ئارامیان کەمترە لە کاتی کێشەکان و بوونی کێشەکان بەڵام دەبێ ئافرەت لەو کاتەی بە ئارامتر بێ بۆ ئەوەی وا بکە پیاوەکەش بێتەوە سەرخۆ بۆ ئەوەی کێشەی کۆمەڵایەتی و خێزانی ڕوونەدا ڕاگەیاندرن گرنگترین خاڵ ڕاگەیاندنە کە بەڕاستی ئێستا بۆتە سەرچاوەی هەرە سەرچی کێشە خێزانیەکان ئێستاش باسی دەکەین بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی کۆشکی سپی تووکرا سیکۆ دەڵێ چێ دەڵێ ئێمە چۆن دەجەنجین بەرامبەر تیرۆر چۆن بەرامبەر تیرۆر دەجەنجێ دەڵێ ئاواش دەبێ بجەنجین بەرامبەر فکر ئەو فکر و بیر و بۆچوونە ئیسلامیە یاخود ئەو خەڵکە توندڕەوەی کە هەیە بزانم چۆن بەرنامەکەیان چەند بەرنامەیەکی نەخۆش لە دڵ و بەرنامەیەکی پیسە بۆ مسلمانان و کۆمەڵگەی مسلمانان دەڵێ بۆیە کورتکردنەوەی جلوبەرێک
لە ڕاگەیاندنەکان باشترین ڕێگایە بۆ تێکدانی کۆمەڵگا ئیسلامیەکان. بزانە ینی ئەوان ئەمە لەوانەیە بە بەسیتی تێبگەین کە ئەوان جلوبەرگەکانیان لە ڕاگەیاندنەکان کورد دەکەنەوە، بەڵام تەئسیر لاواحی لە عەقڵی لاواحی گەنجەکانمان دەکات. ئێستا بۆ نمونە زۆربەی هەرە زۆری خێزانە ئیسلامیەکانمان دەبینین کە کچەکانیان لە دوایان دەڕوا زۆرە جلوبەرگێکی ویان لەبەرە بەڕاستی پێت عیبە سەیری بکە بە خۆشمانەوە، یعنی خۆمان چین هەر ئەو کۆمەڵگەین و بۆیە بەڕاستی بەناڕاستە و خۆ تەئسیری زۆر گەورەی ئەو وڵاتە غەربیانە تەئسیری زۆر گەورەی لەسەر کۆمەڵگەی ئیسلامی هەبووە. دەرهاویشتەی خراپ بەکارهێنانی ڕاگەیاندن دەرهاویشتەکان دوورکەوتنەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام، چونکە بەڕاستی شەریعەتی ئیسلام نەگۆڕە پێک دێ لە قورئان و سونەت. ئەگەر ئەتۆ لەسەر ڕتمی قورئان و سونەت نەڕۆیشتی لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵگا من ناڵێم مەڕۆ بڕۆ، بەڵام بە شێوازێکی تەندروست ئەوەی کە ئیسلام دەیڵێ. ئەگەر لەگەڵ کۆمەڵگا و عورفی کۆمەڵگا ڕۆیشتی بە جۆرێک وات لێدێ کە بە لا ئیرادی لە ئیسلام دوور دەکەویەوە. لە دەستدانی پەروەردەی منداڵەکانمان بە شێوەیەک کەناڵەکانی ڕاگەیاندن پەروەردەیان دەکەن. منداڵەکانی ئێمە ئێستا سۆشیال میدیا پەروەردەی دەکەن، چونکە هەر منداڵێک هەر تاکێکی کوردی لە ماڵەوە ئەنتەرنێتی هەیە و مۆبایلی بەدەستەوەیە و ئەو هەموو تۆڕە کۆمەڵایەتی کە هەیە بەکاری دەهێنێ، کەواتە پەروەردەی لەدەست من دەرچ و سۆشیال میدیا منداڵەکەمی پەروەردە کرد. زۆربوونی کێشە خێزانیەکان ئەوەش هەمووی ئەنجامی خراپ بەکارهێنانی ڕاگەیاندنە. باسی تەلاق بکەین کە فەیسبوک چەند هۆکار بۆ تەلاق. ئەکادیمیە ئەمریکی بۆ پارێزەرانی دەڵێت تەلاق ڕێژەی 120 تەلاق لە ئەمریکا هۆکارەکەی بریتیە لە فەیسبوک. لە ئەمریکا هۆکارەکەی بریتی بێ لە فەیسبوک دەبێت لە کوردستان هۆکارەکەی چەند بێ، لە 100 چەند بێ. واتسئەپ کە ئێمە هەمومان بەکارهێنەرانی واتسئەپین، هەمومان واتسئەپمان هەیە. سندیکای پارێزەرانی ئیتالیا ڕێژەی 140 تەلاق لە ئیتالیا هۆکارەکەی بریتیە لە واتسئەپ کە ئێمە ناشیزانین دەرچی پێ ناکەین. ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستان بەپێی ڕاگەیاندنی مەحکەمەی تەمیز لە هەرێم ڕێژەی جیابوونەوە لە هەرێم لە ماوەی ساڵی 2017 بۆ 2018 سێ هێندە زیادی کردووە. مەحکەمەی تەمیز ساڵانە ڕێژەی تەلاق و جیابوونەوە و هەروەها ڕێژەی زەواج بڵاو دەکاتەوە. بۆ معلوماتیشتان مانگانە ئەمە کە کاری پارەی زەرایەتیمان دەکرد دەچوین لەوێ کاروبار هەیە ڕێژەی تەلاق و زەواجمان وەردەگرت لەگەڵ ئەو هەموو زەواجێک کە هەیە تەلاق زیاتر بەڕاستیەوە جێگای داخە. لە هەولێر لە ساڵی 2017 2985 حاڵەتی جیابوونەوە هەبووە لە 2017 بزانە لە 2018 چەند زیادی کردووە. ئەگەر تێبینیش بکەین لە هەولێر حاڵەتەکە دوو هەندەی شارەکانی کێ پارێزگایەکانی کێ ساڵی 2018 بووە تا 3598 حاڵەتی جیابوونەوە. جاو حاڵەتانە خۆ زۆر زیادی کردو زۆر زیاتر، بەڵام حاڵەتی جیابوونەوە هەیە 2 ساڵ دەخایەنێ، حاڵەتی جیابوونەوە هەیە 6 مانگ دەخایەنێ، بۆیە بەپێی زەمەنەکە ئەوە دیاری کردووە. لە دهۆک ساڵی 2017 1384 حاڵەتی جیابوونەوە هەبووە. لە دهۆک بۆ کەمتر بووە لەبەرەوەی عورفی کۆمەڵایەتی کەمتر ڕێدەدا بۆ ئەوی جیابوونەوە ڕووبدا. ئەگەر بە ناخۆشیش بێ ژیانەکە بەڕێ دەکەن، بۆ ئەنیوانە بێ کێشیان نەبێت، کێشە زۆرە بەڵام جیابوونەوە کەمتر بووە. ساڵی 2018 بووە تا 1509 حاڵەتی جیابوونەوە کە تۆمار کراوە لە مەحکەمەکان. لە سلێمانی لە ساڵی 2017 1360 حاڵەتی جیابوونەوە هەبووە. لە ساڵی 2018 بزانە ڕێژەکە زۆر گۆڕانکاری بەسەرداچێت 4085 حاڵەتی ئەوە جیابوونەوە تۆمار کراوە. بەڕاستی جێگای داخە و 2019 ئەوە ماوە کە حاڵەتەکان تۆمار بکرێت. لەسەر مەسەلەی کە باسی هۆکار و چارەسەرەکانمان کرد و هەروەها ڕاگەیاندن چۆن بەکاربێنین و هەروەها خێزانەکانمان چۆن دروستکەین، ڕۆڵی ئافرەت لە دروستکردنی خێزان. من پێم وایە ئافرەت ڕۆڵی زۆر گەورە و گرنگە و هەروەها شەریعەتی ئیسلامیش ڕۆڵێکی زۆر بەرچاوی بە ئافرەت داوە. بۆیە لە هیچ شتێک مەترسێن، لە هیچ شتێک سڵ مەکەنەوە، لە هیچ شتێک نییە لە دنیاکە تو بڵێ بە من ناکرێت. نە تەمەنت ڕێگرا، نە ژینگەت ڕێگرا، بەس تەنها تەسخیەخدانی خۆت.